ئەو کەسێک کە جگەرە دەخۆی نێرگەلە دەخۆی دەیکێشی ڤەیب دەکێشی مەوعیدێکت لەگەڵ خوادا هەیە مەوعید و بینینێکی خوات هەیە هەموو کەسێک لە ئێمە لەگەڵ خوادا بینینێکی هەیە بۆیە تەرازووی خراپەکانت قورس مەکە چونکە لە قیامەتە دوو تەرازوو هەیە چاکە و خراپە ئایا جگەرە دەڕاتە تای تەرازووی چاکەکانتەوە یا خراپەکانت بێگومان بەلەوە کە حرام بوو لە تای تەرازووی خراپەکانی خۆتا دەیبینیت کەواتە باری قیامەتی خۆت ڕۆژانە بە جگەرە زیاتر بخۆی قومێ زیاتر بکێشی زیاتر باری خۆت قورس ئەکەی ئەگەر تۆبە نەکەی وازی لێ نەهێنی و فڕێی نەدەی دڵنیابە لە ڕۆژی قیامەتە جگەرە بە جگەرە قوم بە قوم لە ناو خراپەکانی خۆتای بینیتەوە کەواتە لەگەڵ خوادا بینینێکت هەیە باری خۆت قورس مەکە ڕۆژانە شەوانە جگەرە نێرگەلە ڤەیب دانیشن بە حساب مێشک مسافە بێ بەوە سافیەکەی بەوە مێشکی خۆت ئارام دەکەیتەوە کە تاوان و گوناه بکەی خوا دەفەرمێ بە زیکر و یادی خوا بە قورئان خوێندن دڵەکان ئارام دەبنەوە وەڵام تۆ دەتوێت بە جگەرە و ڤەیب و نێرگەلە ئارامی کەیتەوە چونکە لە دین تێنەگەشتوتە چونکە لەزەت و لە ئیمانەکەت نەکردووە بۆیە بە دوای شتی حرام ئاگەڕی بەخوا کاکە چێشتی چەور بخۆی نابێ ئیلای بێ جگەرێ بخۆی ئەی ئێمە چێشتی چەور خۆین جگەرێش ناخۆین و هیچ کێشێکشمان نییە کاکە گیان مەسەلەکە ئەوەیە ئیمانە ضعیفە مەسەلەکەوەیە زاڵنی بەسەر نەفسی خۆتا پەیوەندی بە شتی ترەوە نییە چەوری ئۆژدانەوە نییە کەواتە ئاگادار بە وەڵڵاهی جگەرە خێر و چاکە و عیبادەت نییە شەڕە خوای گەورەش دەفەرمێ ومن يعمل مثقال ذرة شرا يره ئەو کەسەی بەقەد مسقالە زەڕەیەک حتا بەقەد تۆوی خەردەلەیە شەڕ و خراپەی هەبێ دەیبینێ لە قیامەتە بەخوا ئەمەی تۆ لە مسقالە زەڕ دەرچۆ چونکە هەر تووتنەکەی ناوی چەند مسقالە بێت هەر تووتنەکەی ناوی هەر جگەرەیە بەقەد هەزارەها دەنک خەردەلە دەبێت تۆوی خەردەلە ئەبێ هەمووی لە قیامەتە ئەبینی تۆ بەخوا ئەمە شتەکان قورس ناکەم خوا دەفەرمێ بەقەد تۆوی خەردەلەیە چاکە و خراپەت هەبێ لە قیامەت دەیبینیتەوە ئێمە دەیهێنین کەواتە ئاگاداری خۆت بە لە خوا بترسە لەگەڵ خوادا مەوعیدێکت هەیە تاوانەکانت زۆر مەکە و خراپەکانت زۆر مەکە بە جگەرە خواردن کە مەڵێ کاکە ئەی چیکەم هەر جگەرەکەمانێ کاکە جگەرەکەش بۆ قیامەتە زۆر خراپ ڕۆژانە تۆ تاوان دەکەی باری خۆت قورسەکەی ئەگەر تۆبە نەکەی لە قیامەتە جگەرە بە جگەرە تاوانەکەی دەبینی و چەندێ بارت قورس ئەکا و قوڕ ئەکا بەسەرتە